کاک جعفەر سپاسی ئامادەبوونی دەکەم. ئەمڕۆ وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان ڕاگەیاند کە بە چەندین موشەکی باڵستیکی ئێرانی دوو بنکەی پێشمەرگیان کردوتە ئامانج و لە ئاکامدا 6 پێشمەرگەجیانە لە دەستداوە و 30 پێشمەرگەش تا ئێستا بریندار بوونە. لە بەرچاوگرتنی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاندووە کە لەو شەڕەدا بێلایەنە و هەروەها هەر لەم دوانشدا کاک مەسعود لە پەیامی نەورۆزی خۆی بۆ خەڵکی کوردستان ئەمەی دووپات کردەوە. بە دیدی ئێوە مەبەستی ئێران لەو هێرشانە چییە؟ سڵاو بەڕێز کاکسەلا، هیوادارم سڵامەت و سەرکەوتوو بن. بەر لە هەر شت سڵاو دەنێرم بۆ گیانی پاچی شەهیدانی کوردستان و خاسمە ئەو چاردە شەهیدەی کە لە باشوور لەم ئاخرانەدا پێشکەش بە بارەگای ئازادی کوردستان کراون و ئەم شەش شەهیدەی پارشێوی ئەم شەوی ڕابردوو کە لە هەرێمی کوردستان بەدەستی کۆماری ئیسلامی شەهید بوون. بەر لە هەر شت پێم خۆشە ئەوە بڵم کە سیاسەتێک کە هەرێمی کوردستان و حیزبەکانی ڕۆژهەڵات و جەرانەکانی دیکەی کە بە جۆرێک لە جۆرەکان لە خاچی هەرێمی کوردستاندا تا ئێستا گرتویانەتە پێش، بە تایبەت لەو ماوەیەدا کە ئەو شەڕە دەستی پێکردووە، شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران، سیاسەتێکی زۆر موەفەق و زۆر سەرکەوتووە، سیاسەتێکە بەڕوونی و بە ئاشکرایی ڕادەگەیەنێ ئەوان نابن بە بەشێک لەو شەڕە، ئەوان سڵحیان دەوێ، ئەوان ئاسایشیان دەوێ و ئەوان بە هیچ جوورێک نایانەوێ یارمەتی بکەن بە شڵێژان و بە نائارامی زیاتر. ئەو سیاسەتە خەڵکی هەرێم تەئیدی دەکا، حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە، حیزبەکانی ڕۆژهەڵات پەیڕەوی لێ دەکەن، حیزب و جەرانەکانی دیکەی بەشەکانی دیکەی پەیڕەوی لێ دەکەن و ڕاگەیاندراوە بە لە ئاستی نێونەتەوەییدا ڕاگەیاندراوە، بە وڵاتی عێراق ڕاگەیاندراوە و وڵاتە جیرانەکان بەگشتی هەموو خەڵک دەزانن کە کوردستان هێمنی دەوێ و کوردستان نایەوێ ببێ بە بەشێک لەو شەڕە. بەڵام ئایا ئێران بۆ وا دەکات لە هەرێمی کوردستان؟ ئەمە بە باوەڕی من دوو لایەنی سەرەکی هەیە. لایەنی یەکەم ئەوەیە بۆ ئێران چ دۆستێکی دیکەی خۆی هێشتوتەوە لە جیرانەتیدا تاوەکوونێ هەرێمی کوردستان لە ئارامیدا بێڵێتەوە. ئەممان دۆستی ئێران نەبوو، قەتەر دۆستی ئێران نەبوو، وڵاتەکانی دیکەی وڵاتە بچووکەکانی دیکەی کەندا و هاتوچۆ و مڕاوەدەی بازرگانی و ئەویان نەبوو لەگەڵ ئێران، بانکەکانیان لە ئەمارات و لە ئەبوزەبی و لە بەحرین و لەوانە نەبوون. ئەی بۆ دژی ئەوانە بەکاردێن؟ ئازەربایجان کارێکی بەسەر کێشەی ئەمریکا و ئیسرائیل و ئێرانەوە داوە کە موشک لەوانیش دەگرێت. تورکیا تا ئێستا بەڕاشکاوی ڕایگەیاندووە کە ئەوان نانەوێت بەشێک لەو شەڕە بن و داوای کۆتایی هێنان بەو شەڕە دەکەن، بەڵام تا ئێستاوە سێهەمین موشەکیشیان بەڕێ کرد بۆ خاچی تورکیا. کەوا بوو ئێران لەم هەلومەرجەدا دەتوانین بڵین دۆست و دوژمن ناناسێ بۆ مانەوەی خۆی دژ بە هەموو کەس کار دەکا و تێدەکۆشێ. باشە کاک جەواد، پرسیارەوەیە ئەگەر هاتو ئەو شەڕە ڕۆژە کۆتایی پێیان وای دابنێن کە وڵاتی گرتوەکان لەگەڵ ئێران بە هەر جۆرێک بێ ڕێککەوت، ئەو دەمی دەکرێت بڵێن کە ئەو هێرشانە هەر بەردەوام نابن؟ پێم خۆشە جارێ ئەو بەشی دووەمیت کە ئارز بکەم کاک سەلا، بەشی دووەمی ئەوەیە کە بۆ ئاوا لە دژی هەرێمی کوردستان هەڵسوکەوت دەکەن. تا ئێستا زیاتر لە 405 موشک و درۆن ئاراستەی هەرێمی کوردستان کراوە، لەبەرەوەی کە ڕوون و ئاشکرایە پەرسی کورد بە وڵاتانەوە بە تایبەت بە ئێران قبول ناکرێ. ئەوان ئێستا هەرێمی کوردستان لە حیزبەکانی ڕۆژهەڵات و بە ئەندازەی ڕۆژهەڵاتی کوردستان بە مەترسی دەزانن بۆ سەر خۆیان. لەلایەکی دیکەوە باشە ئەگەر ئەو شەڕە کۆتایی پێبێ، ئایا مەترسی ئێران لەسەر هەرێمی کوردستان کۆتایی پێدێ؟ ئەمە لە ڕاستیدا دوو لایەنی هەیە. ئەگەر ئێمە دوای شەڕ
لەگەڵ ئەو ئێرانە ببینەوە کە پەیڕەوی لە ویلایەتی فەقی و پەیڕەوی لە ئیدۆلۆژی نابی محەممەدی و پەیڕەوی لە ڕادیکالیزمی شێعەگەری دەکرد، لەگەڵ ئەوە ڕوبەڕوو ببینەوە بێگومان هەرێمی کوردستان ئاسایش و ئارامی بەخۆیەوە نابینێ. ئەگەر نا گۆڕانێکی سیاسی ڕووبدا، ئەوانە دۆستایەتی لەگەڵ وڵاتانی جیراک دەست پێ بکەنەوە، دۆستایەتی لەگەڵ ئەمریکاوە بە شێوەیەک دەست لە دژمناتی لەگەڵ ئیسرائیل هەڵبگرن. بێگومان لەو چوارچێوەیەدا ئێمەش دەکەوینە ئەو بوارەوە کە بەو شێوەیە تا ئێستا دژمناتیان کردو لەگەڵ هەرێمی کوردستان بەو شێوەیە دژمناتی نەکەن. بەڵام ئەمە کەی ڕوودەدا؟ ئەمە کاتێک ڕوودەدا کە ئێران لەسەر ئەو فەلسەفە فکریەی تا ئێستا بووی نەمێنێ. فەرموو. باشە لەو نێوەیدا هەڵوێستی حکوومەتی هەرێم ڕوونە، بەڵام لێ نێوەیدا پێ دوایە خەڵک دەبێت چ بکەن. بە باوەڕی من خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی دەبوو بیکەن کردویانە. بە باوەڕی من لە زۆر هەلومەرجی تایبەت و هەستیاردا پشتی حکوومەتەکەی خۆیان گرتۆوە، لە بواری نەتەوەییدا تێکۆشانێکی زۆر زۆر بەرچاویان بووە. هەر مانجێک مانگونیوێک لەوە پێش بوو کە خەڵک کۆمەڵانی بەرینی سەدان هەزار کەسی لە باشووری کوردستان هاتنە مەیدان و پشتیوانی ڕۆژاوای کوردستانیان کردووە، لە پشتیوانیەکەشیاندا باسی پشتیوانیان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دەکرد. بەڵام پرسەکە لێرەدا ئەوە نییە. پرسەکە ئەوەیە سەردەستانی کوردستان، دەوڵەتە سەردەستەکان و یەک لەوانە یا لە پێش هەموو ئەو دەوڵەتەکانی دیکەوە ئێران پرسی خاک بۆ تۆ قبول ناکە، یعنی پرسی سەروەری خۆت لەسەر خاک و نیشتمانی خۆت قبول ناکە. ئەو دەیەوێ زاڵ بێ بەسەر خاکەکەتدا، هەیارانەگە هەڵکەون لەو چوارچێوەیەدا دۆستایەکی سیاسیت بە شێوەیەکی تاکتیکی لەگەڵ بکە. ئایا ئەمە لەگەڵ خواستی میلەتی کورد، لەگەڵ خواستی حیزبە سیاسیەکان، لەگەڵ خواستی لەواقعدا کۆمەلگای بەرینی پارچەکانی دیکەی کوردستان بە باشوور و ڕۆژهەڵاتیشەوە یەک دەگرێتەوە؟ بە باوەڕی من نا. چونکە ئەوان دەزانن کە پرسی ئێمە پرسی سەروەری خاکە، پرسی لەواقعدا خۆشەویستی نیشتمانە. لەو حاڵەتەدا ئەوان ئێمە ئارام بین یا نەبین، ئێمە داوای دۆستایەتی بکەین یا نەکەین، ئێمە لەواقعدا نەبینە بەشێک لە شەڕی ئێستا یا ببین، ئەوان ئێمە وەکو دژمنی خۆیان دەبینن و نانەوێت کە ئێمە پێشبوردی زیاترمان لە بواری نەتەوەی خۆماندا بێ. من لەو پێدا پێم خۆشە یەک پرس بێنمە پێشێ، ئەویش ئەوەی کە ئێستا بە باوەڕی من سەردەستانی کوردستانی چوارپارچە، تورکیا، سووریا، عێراق و ئێران لە واقعدا بوونە دوو دەوڵەتی یەکگرتوو. سووریا و تورکیا یەکگرتنیەکیان هەیە، عێراق و ئێران یەکگرتنێکی دیکان هەیە. ئێستا لە ئێمە دەخوازێ کە بەڕاستی کوردیش یەکگرتنیەکی نەتەوەیی هەبێ. دیارە لە چوارچێوەی نفوزی لایەنێکی سیاسی کوردی شتێکەیە بە نێوی کۆنگرەی نەتەوەی کوردستان، بەڵام ئەوە تا ئێستا جێی نەگرتووە، ساڵەهای ساڵیشە دەوام و قەوامی هەیە. بە باوەڕی من دەبێ شتێکی نەتەوەیی جێ بگرێ تا ئەو ئاستەی کە تەنانەت کەسێکی خۆشەویست و بەتوانا و دڵسۆزی نەتەوەیی وەکو بەڕێز کاک مەسعود بارزانی وەک ئەندامێک لەو کۆبوونەوە نەتەوەیەدا بەشداری بکە. جا ئەگەر ئەو ئەندامە کە جەنابی کاک مەسعود بارزانیە لەوێ وەکو سەرۆکی ئەو کۆبوونەوە نەتەوەیە دیاری بکرا، ئەوە دیارە پیرۆزە. بۆ ئەوەی کە لە واقعدا ڕنگ و ڕووی حزبایەتی پێوە دیار نەبێ. شتێکی دیکە کە پێم خۆشە لەو بارەدا باسی بکەم جەنابی کاکسەلا، ئەویش ئەوەیە کە سبەینێ کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکانە، مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکانە لەسەر پرسی دیفاع لە وڵاتانی کەنداو، بۆ ئەوەی دیفاع بکەن لە وڵاتانی کەنداو کە ئێران هێرش نەکاتە سەر ئەوان. ئێستا بە باوەڕی من ئێمە لە چەند ڕێگاوە
دەرەتانی ئەوەمان هەیە کە ئەو پرسەی ئەم شۆ ڕوویدا ئێمە 6 شەهیدماندا و زیاتر لە 30 بریندارمان داوە ئەو پرسە لە واقعدا بخرێتە گەڵ پرسی وڵاتەکانی کەنداو ئایا چەند بۆمان دەکرێت لەلایەکەوە لە باری سیاسیەوە بە باوەڕی من هەرێمی کوردستان دەبێ هەوڵی خۆی ئەوڕۆ چڕ بکاتەوە و لەلایەکی دیکەوە ئەگەر زانیمان ئەوە کە ناکرێ لە واقعدا دیاسپۆرای کوردی فدراسیۆنەکان حیزبە سیاسیەکان یەکگرتنێک لەوانە لەبەر دەمی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان کۆ ببێتەوە و ئەو پرسەیان بە شێوەیەکی زوندی و لەگەڵ باس بکە کە ئێران بۆ دەست بەردارمان نابێ فەرموو لە پەیوەندی ئێران و عێراقدا دەبینی کە هەشتی شابیش بە تایبەت لەو کاتێەوە کە شەڕی ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەر ئێراندا دەستی پێکردو ئەوانە دەستیان بە موشەکاویشتن کردو بۆ سەر هەرێمی کوردستان تۆ پێ دوایمانەوەی کۆماری ئیسلامی چەندە کاریگەری چەندە کارتێکردنی لەسەر کردار و ڕەفتاری هەشتی شعبی و گروپە میلیشیاکانی دیکە دەبێت وانە لە ڕاستیدا ئێستا ئەو لە باری جغرافیاییەوە ئەوانە بڵاون لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یەمەن لە لوبنان لە عێراق بەشێکی کەمیش بێ لە سووریا و لە ئێران لە باری ئیدئۆلۆژیکەوە یەک ئیدئۆلۆژی لە واقعدا ڕادیکالیزمی شیعەگەری ئەو ئیدئۆلۆژی ڕادیکالیزمی شیعەگەری کۆمەڵێک بنەمای فکری بووە و 47 ساڵە بوو ئەوە هەوڵ دەدا مەرزەکان پاک بکاتەوە لە دژی هەموو دەسەڵاتێک ڕابوەستێ لە پێناوی بەرەو پێشبردننی بیری خۆی بڕاتە پێشێن نە ئارامی لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێک بێنێ ئەم گۆڕانە کەنجێ پێک دێ کە ئەو شتە نەبێ بە باوەڕی من ئەو گۆڕانەوە وەختێک پێک دێ کە ئێران بە تەواوی لاواز بکرێ کە نەتوانێت لەو بیر و باوەڕەی کە پێشتر ئایەتوڵا خامنەیی ئیدارەی دەکرد و بەڕێوەی دەبرد وەکو وارسی ئایەتوڵا خومەینی نەتوانێت درێژەدەری ئەو شێوە بیر و باوەڕە بێ ئەگە درێژەدەری ئەو شێوە بیر و باوەڕە بێ بە باوەڕی من نەوڵاتانی کەنداو نە ئەمنیەتی ئابووری ناوڵاتی ئەمریکا نەوڵاتانی ئوروپایی وەنا لە هەمووان لە پێش هەمووانەوە وڵاتی ئیسرائیل لە ئەمن و ئارامیدا دەبێت ڕەنگە ماوەیەکی کەم ئانتراتێک بەخۆیەوە ببینێ بەڵام دووبارە بیر و باوەڕە دەمارگرژیەکە دووبارە دێتەوە سەر مەیدان و دەبێتە هەڕەشەیەک بۆ ئەمنیەت و ئاسایشی نێونەتەوەیی ئاماژەت بە ئوروپا کرد هەر لەم ڕۆژانەدا موشەشێکی دوور هاوێژی بۆ ئوروپای هاویشتۆ کۆماری ئیسلامی وەک پرسیاری کۆتایی تۆ ئاسۆی ئەم شەڕە چۆن دەبینی تۆ پێت وایە بە چی کۆتایی دێت وەکو کوردێک من پێم وایە بە ڕوخانی کۆماری ئیسلامی کۆتایی دێ بەڵام وەک ئەوەی کە ئەمڕۆ دەیبینین ئامانجەکان دیارن ئەو ئامانجانەی ئەمریکا و ئیسرائیل هەیەە ئەوەیە کە ئەگەر ئەو ڕێژیمە بژمێنێتەوە نەبێتە ئەو مەترسی کە تا 2 مانگ لەوە پێش تا مانجێک لەوە پێش بووی لەسەر ئەو وڵاتانە بەڵام کەی کۆتایی دێ کەی لە واقعدا ئەو پرسە دێتە مەیدان من پێم خۆشە ئەوە بڵم کە ئێستا بەرەو ئەوە دەڕوا کە لانیکەم ئەمریکا خەرجی ئەو شەڕە بۆ خۆی دابین بکاتەوە ئەگەر ئەو خەرجی ئەو شەڕە بۆ خۆی دابین بکاتەوە ڕەنگە لەوە نەپرینجێتەوە بە تایبەت کە نیازیشی بە نەوت و گاز و کەرەسەی دیکەی ئەو تەنگەی هورمز نییە لەوە نەپرینجێتەوە کە شەڕەکە چەند حوتوێکی کە درێژە پێ بدا من پێم وایە ئێستا دژ بە یەکبوونێک هەیە لەلایەکەوە پرەزیدەنت ترامپ داوای مزاکەرە دەکا و دەڵە داوای مزاکەرەیانە وتوێژیان لەگەڵ کردوم و دەڵێ ئیمکانی هەیە پێک بین 15 خاڵی داوە و لەلایەکی دیکەوە بە شێوەیەکی زۆر نوێ و چالاک پێنتاگۆن و وەزیری جەنگ لە واقعدا ئامادەکاری دەکات بۆ ئەوەی دووبارە مارێنز بنێرێ 3 پاپۆر و کەشتی دیکەی جەنگی دیکە بنێرێ و باز لە هێزێکی دیکەی زۆر چالاک دەکرێت کە بە فڕۆکەیەکدا لە ئێراندا لە واقعدا
بخرێنە نێوزەمینی ئێرانەوە کە ئەو فڕۆکەیە دەتوانێت لەسەر خاک و خۆڵ و گڵ و ئەوانەش بنیشێتەوە باز لەوانە دەکرێت کە هێرشێکی زەمینی بکرێتە سەر ئێران. بە باوەڕی من ئەگەر ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی کەنداو گفتمان و توانای سەربازی و توانای سیاسیان بگاتە ئەو ڕادەیەی کە گەلانی ئێران ناومێت بن لە درێژە ئەو حکوومەتە زۆر دڵپڕن لەو حکوومەتە دێنە شەقام و جادەکان و لە بەرابەر ئەو حکوومەتەدا ڕادەوەستن. ئەمەش پێششەرتێکیە پێششەرتەکەی ئەوەیە کە گەروی ئابووری ئەم ڕێژیمە بگیرێ نەتوانێ لە واقعدا حقوقی مانگانە و نەتوانێ کاروباری دەوڵەتی و ئیدارە لە وڵاتدا ئیدارە بکە. لەو حاڵەتەدا خەڵکێکی لە واقعدا نیازمەند بە ئاسایشی ئابووری ئاسایشی سیاسی و کۆمەڵایەتی دێتە دەرێەوە ئەو ڕێژیمە تێکەوە دەپێچێ. دکتۆر جعفەری حامیدی سیاسەتمەدار گەلێکتان سپاس دەکەم بۆ ئەم توێژە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ داوەتەکەتان.